ئیماندارانی خۆشەویست، خوشک و برابەڕێزەکانم، لە دوێنێوە پێنجشەممە یەکی محەڕەم پێمان ناوەتە ساڵی تازەی کۆچی 1447. خۆشەویستەکانم، ساڵی تازەی کۆچی یان ساڵی کۆچی واتای چییە؟ خۆشەویستان، لە سەردەمی خلافەتی ئیمامی عومەرە بە 3 ساڵ یان 4 ساڵ ئیمامی عومەر تەماشایە کرد ئەو نووسراوانەی کە بۆی دێن لە والیەکانیەوە لە عێراق و لە میسر و لە شام و لە یەمەن و لەو شوێنانەوە، تەماشایە کرد تاریخی پێوە نییە. هەندێکیشی کە تاریخی پێوەیە یان تاریخی فارسی پێوەیە کە ئەو کاتە فارسەکان کاریان پێکرد، یان تاریخ و مێژووی ڕۆمەکانی پێوەیە کە ئێستا لای خۆمان پێ ئەوترێ میلادی زاینی. طبعاً وشەیەکی غەڵەتە بە کوردیش کە ئێمە ئەڵێن زاینی، چونکە نەعوذ بالله زاین لە کوردی خۆمانە بۆ وڵاخ و ئەوانە بەکاردێ، بۆ حیوان بەکاردێ، بۆ مرۆڤ بەکار نایە. زاین يعني مقصد ليلة ميلادي ما بس لدايقوني في غمر عيسى عليه السلام، بويا لفظك غلطة بالراسي، بويا باشوايا بوتري صالي لدايقون آوات واوا. جاء إمام عمر أصحاب كاني كوكر دوا أهل شوراو كيف فرمون حالتك آواه هي با إمام يجويك خمان من هبه دیارە هەندێک لە سەحابەکان پیان باش بوو مێژووکە هەروەل فارسەکان نابێ، زۆرینە پیان ناخۆش بوو، ئیمامی عومەریش پێی ناخۆش بوو و کۆمەڵێکیانی هەندێکیان وتیان با لەگەڵ ڕۆمەکان نابێ. ئیمامی عومەر پێی پەسەند نەبوو، زۆرێکیش لە سەحابە پیان پەسەند نەبوو، پیان باش بوو کە مسلمانان مێژوویەکی تایبەتی خۆیانیان هەبێ، تایبەتمەندی ئیسلامەتی پێوە دیار بێ. جا هەندێک پێشنیاری لە دایکبوونی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم. ئەو ساڵی کە پێغەمبەر لە دایک بووە بکرێ بە ساڵی سەرەتای ساڵی دینداریەتی یان ساڵی ئیسلامی. هەندێک پێشنیاری ساڵی هاتنی وحی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان کرد کە پێی ئەوترێ مەبعەثی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەندێکی تریش پێشنیاری ساڵی کۆچکردنی پێغەمبەری خوایان کرد صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە، هیجرەت. ئیمامی عومەر هیجرەتەکەی پێپەسەند بوو، چونکە هیجرەت یەکلابوونەوەیە بەڕاستی لە نێوانی حەق و باتیلە و گۆڕانکاریەکە لەسەر ڕووی زەمینە کە حتا وەکو ساڵی هەشتی کۆچی لە یەکەوە هەتا هەشت هەر مسلمانێک کە ئیمانی بهێنایە بوایەتە مسلمان ئیسلامەتی لێ وەرنەئەگیرە حتا کۆچ نەکە. ئەوەندە کۆنج گرنگ بوو، ئەگەر کۆچی نەکردایە و بێ عوزر ئیسلامەتەکەی لێ وەرنەئەگیرە. بۆیە کۆچ زۆر زۆر گرنگە، وەرچەرخانێکی مێژوویی بوو لە تاریخیشە، نەک تەنها لە تاریخی مسلمانانە. بۆیە خۆشەویستەکانم ئەوە دانرا و کرا بە مێژووی مسلمانان. ئێستا ئەوەیە کە پێی ئەوترێ ساڵی کۆچی. ئەوە ساڵی تایبەتمەندی، ساڵنامەی تایبەتی مسلمانانە کە ئێمە زۆر بەمان بەڕاستی بەداخەوە لێی بێ ئاگاین، بەهۆی ئەوەوە کە دەستگا ڕسمیەکان لەسەر مێژووەکەی تر ئەڕۆن. على العموم خۆشەویستەکانم، ئێمە هەر ساڵێک لە تەمەنمان کە تێ ئەپەڕێ ئەبێ بیرکەینەوە بزانم بینە خۆمانە کە ساڵێک لە خەرمانی تەمەنمان کۆتایی پێدێ. یعنی ئەگەر تۆ هەموو تەمەنت 65 ساڵ بێ، 70 ساڵ بێ، ساڵێکی تریشت ڕۆیشت. یعنی ئەگەر ئیسە کەسێک لە ئێمە 70,000 دینار لە گیرفانیا بێ، بەردەوام ئەترسێ. وەرە 700,000 بێ هەر ئەترسی، هەیە 70 گڵایشی بێ هەر ئەترسێ، چونکە ئەڵێ کەمە، ئەڵێ زوو ئەڕوا. هەموو عمری تۆ 60 تا 70 یان تۆ زیاتر، یان ئەگەر لەوانەیە قەدەرێکیش بێ پێش ئەوەیش بمری. بۆیە کاتێ ساڵێک لە تەمەنت ئەڕوا بەڕاستی حەقە بیتە خۆتە،
ئایا ئەو ساڵی یا ئەو ساڵانەی تەمەنم کە ڕۆیشتووە لە تاعەتی خوایە بەسرم بردووە یا لە معسیەتی خوایە بەسرم بردووە. ئەگەر لە معسیەتی خوایە بەسرت بردبێ ئەوە هەر زوو پێویستە تۆبە بکەیت و بگەڕێیتەوە بە لای خوای پەروەردگار، بەڵکو خوای تەعالا خراپەکانت بۆ بگۆڕێ بە چاکە کە تۆبەیەکی ڕاستەقینەی نەسوحت کردبێ. ئولئیک یبدل الله سیئاتهم حسنات، ئەو کاتە خوای تەعالا هەموو خراپەکانت بۆ ئەگۆڕێ بە چاکە. و ئەگەریش لە تاعەتی خوایە بەسرت بردبێ پێویستە زیاتری کەی، پێویستە عهد و پەیمانی بینی خۆت و خوا و خۆت و پەیامبەرەکەی خوا نوێ بکەیتەوە، تازە بکەیتەوە، دەمەزەرد بکەیتەوە، لەگەڵ خوایە پەیمان تازە بکەرەوە، بڵێ خوایە کە من تاعەتی تۆم کردووە هەوڵ ئەدەم زیاتر بکەم، هەوڵ ئەدەم بەس تاق و تەنیا مل بۆ تۆ کەچکەم، بۆ غەیری تۆ مل کەچ نەکەم. یا ڕەبی خوایە وعدە دەم بەندەی تۆ بم نەک بەندەی غەیری تۆ، کۆیلەی تەنها خالق و پەروەردگارەکەم بم نەک کۆیلەیەکی خوا. هەیە کۆیلەی عەبدێکی ناساڵحە عاسیە یاخیە، یا کۆیلەی حزبێکی لاری لا دەرە لە ڕێبازەکەی خوا و پێغەمبەری خوا. هەیە کۆیلەی ئەوەیە، هەیە کۆیلەی ئەو چەند فلسەیە کە وەرێگرێ لە حزبەکەی، هەیە بۆتە کۆیلەی ئەوە. بۆیە داوا بکە لە خوای پەروەردگار کە بڵێ خوایە من خۆم یەکلا ئەکەمەوە بۆ تۆ، بۆ دینەکەی تۆ، بۆ دینە پاکەکەی تۆ، کە لەو دینە پاکتر لەو ڕێبازە پاکتر هیچ ڕێبازێک نییە ئیلا ئەو ڕێبازە نەبێت. خراپترین کەس ئەوەیە کە تەمەنی درێژ بوو بێ بەڵام لە ناو معسیەت و خراپەکاریە بەسەری بردبێت. خوای تەعالا ئەفەرمێ ولا يحسبن الذين كفروا أنما نملي لهم خير لأنفسهم إنما نملي لهم ليزدادوا إثما ولهم عذاب مهين. سورة آل عمران آيتها سطوها فتاوهاش أفرمي با أو خلقانيك خوای تەعالا تەمەنیان درێژەکا و لاشەیان ساغەکا و هەندێ پار و پول و تەماحی دنیا خاتە بەردەمیان، ئەوان هەر خەریکی معسیەتن و خەریکی سەرپێچی خوان وان نەزانن خوای تەعالا خۆشیان یەوێ و چاکەی بۆیان کردووە. بەخوا خوای تەعالا ئەدا بەدەمیانەوە بۆ ئەوەی کاتێ لە ناوی بردن هیچ عوزرێکیان نەبێ لە بەردەمی خوای تەعالایە. خوای تەعالا دەسڵاتی پێیان بەخشی، خوای تەعالا پارە و پولێکی زۆری خستە بەردەستیان، خوای تەعالا زۆر شتی بۆ فراهامکردن بەڵام ئەوان سەرپێچی خوایان کرد، ئەوان بە حرامی لە نیعمەتەکانی خوایە ناشکر بوون. یەکێک لە پیاوچاکان ئەڵێ هەر کەسێ معسیەتی خوا بکە ئیلا تەماشا بکە، ئەم قسە وەرگرن وەر، هەر کەسێ معسیەتی خوا بکە ئیلا بە نیعمەتێکی خوا معسیەتی خوا بکە، ئەم قسە وەربگرن. هەر کەسێ معسیەتی خوا بکە ئیلا بە شتێ معسیەتی خوا بکە بڕۆ تەماشاکە نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوا. سبحان الله. خوا دەسڵاتی پێدا ئەم لە خراپەکاریە بەکاری دێنێ، لە زوڵما بەکاری دێنێ، لە بڕینی ڕزقی خەڵکا بەکاری دێنێ، لە گردن و ڕەشبگیری خەڵکا بەکاری دێنێ. نالێ خەڵک ئەسڵەن داوای حەقەکانی خۆیان بکەن، یعنی خەڵک بۆی نییە ئەسڵەن بڵێ حەقەکەم. هەنی چ زوڵمێکی گەورەیە. تۆ خۆت بیرکەوە لە ماڵەوە مناڵێ لە مناڵەکانت بڵێ بابە ڕۆژانەی ئەو ڕۆژەم بەرێ بیرکەوە، یعنی یەک تۆزە بیرکەوە مناڵێک لە مناڵەکانت بڵێ بابە گیان ڕۆژانەکەی ئەو ڕۆژەم بەرێ، تۆ بەزلەوە بەربی لێ و بە لە قەوچی دەبان سەری بڵێ کوڕم نییە. لە کاتێکا تۆ ئەبینێت سیارەیەکی ئاخر مۆدێرا لە ژێرتە، ئەبینێت پارە بەم لاو بە ولایەتە فروت ناکەی، ئەبینێ هاوڕێکانت باشترین کەس ئیسفادە لە پارەکە دەکەن، یعنی هاوڕێکانت هەموو شتێک ئەبینێت تۆ ئەیکەیت و بەڵام کاتێ داوای ڕۆژانەیەکی کەمی خۆیەکە توێژی نییە و بەلەقەشەوە چتەبان سەری، بۆیشی نییە بیڵێت، بۆی نییە حەق لەی بکە لە ژێرە بۆڵێ بکە بۆ وڵاکەی نییە. ئەڵێ بابەگیان من ئەبینم تۆ بۆ ڕابواردن بۆ خراپەکاری هەرچی ڕێگای خراپە هەیە تۆ ئەو پارە بەکاردێنی لەگەڵ هاوڕێکانتە، لەگەڵ هاو بۆچوونەکانتە، لەگەڵ هاو فکرەکانتە. ئێقەینا من کورتم، من لە تۆ زیاتر خوای تەعالا تۆی داناوە بەسەری منەوە، تۆ بەرپرسی منی، ڕزقی من لە ژێر دەستی تۆیایە، یعنی معقولە بۆیشم نەبێ حتا هەوارکەم بڵێم ڕۆژانەکەم بۆت نییە. ئەمە چی ئیمتیحانێکە خوای تەعالا ئاوا تۆ نیعمەتێک لە نیعمەتەکانی خۆی بە تۆ ببەخشێت تۆ ئاوا معاملە لەگەڵ ئەوانە بکەیت لە ژێر دەستان. خوا پەناماندا. بۆیە ئەبێ ئینسان بێتە خۆیان وا نەزانێ ئەوەی کە خوای تەعالا هەندێ دەسڵاتی بە تۆ داوە، هەندێ توانات هەیە
معنای وایە خوا توانای لەسەر تۆ نییە یان خۆشتی ئەوێ بۆیە ئەوەی پێداوی والله ئەوە هەمووی ئەبێ بە نەکبەتی بۆیە خوای تعالی ئەفەرمێ إنما نملي لهم ليزدادوا إثما ئێمە دەینە دەمیانێت تا زیاتر و زیاتر و زیاتر لەسەر تاوان بەردەوام بن تا لەناکاوە خوای تعالی دەسەناتە ناقڕێیان و پەتی هەموو خراپەکاریەک و زوڵم لە قەیوەتیە ئەبچڕێ بۆیە وەلەهم عەذاب مهین ئەوانە سزایەکی زۆر ڕسواکەریان بۆ هەیە لەبەرەوە بەڕێزان ئەبێ ئێمە محاسبەی خۆمان بکەین بینە خۆمانە دانە دانە پێویستە بینە خۆمانە خۆ ئەمە تەنها ئەو کاتی ئەڵێن بۆیە ئەبێ بینە خۆمانە و نەوێ کاتێ من ئەڵێم پێویستە بینە خۆمانە من خۆم نەگرێتەوە یا ئێوەی بەڕێز کە لە وتارەکەی منە دانیشتون مەبەستم ئێوە نەبێ مەبەستم کەسێ بێت کە لە دەرەوەی ئێوە والله ئێمە زووتر من خۆم بۆ خۆم ونفسي الخاطئة وەکو هەموو مامۆسایان کاتێک نصیحەتی خەڵکەکەن ئەڵێ وەسیەتتان پێ ئەەکەم بە تەقوا ونفسي الخاطئة و پێش هەمویان نفسی هەڵەکەری خۆم نصیحەت ئەەکەم پێویستە بینە خۆمانە پێویستە مراجعی خۆمان بکەین جاری وایە تاوانی خۆمانە وامان پێ ئەکا کەوا دوعاکانمان وەرنەگیرێ وامان پێ ئەکا کەوا ڕزقمان کورت ببێ وامان پێ ئەکا کەوا کاربەدەستی خراپ ببێ بە کاربەدەستمان جاری وایە تاوانی خۆمانە تو یەک تۆزێ بیرکەرەوە تەماشاکی تاوانی خۆتە یەک تۆزی ئەوانەتان کە خوێنەوارن بچنە سەر تیکتۆک یا بچنە سەر فەیسبوک یا بچنە سەر هەر کەناڵی لەو کەناڵانە بڕۆ تەماشاکە تەماشای کۆمنتەکان بکە زان ئەو خەڵکە چەند خراپە خەڵک زۆر خراپە بڕێزان والله ها جار من ئەڕۆم شتێک ئەبینم يعني پۆستێک ئەبینم لەبارەی بابەتێکەوە تەماشاکە ڕۆمە سەر کۆمنتەکان 100 کۆمنت کراوە تەماشا ئەەکەی لە 190 خەڵک ئەڕشێتەوە ئاگای لە خۆی نییە قسە ئەکا و ئاگای لە خۆی نییە هیچ حسابێ بە قیامەت ناکە هیچ فەرمانێکی خوا لە قسەکانیا جێبەجێ ناکە ئەمە کابرا ئەو یعنی بۆیە خوای تعالی معقولە 190 ئێمە خراپ بین خوای تعالی قسێکی ئیمام عومەریمان بۆ بنێرێ خوای تعالی ڕزق و ڕۆزیەکی بەرفراوانمان بۆ بنێرێ وەکو زمانی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز والله نەشتیوان نابێت بۆیە بەڕێزان زۆر پێویستە بینە خۆمانە ئەبێ معاملەمان لەگەڵ خودی خۆمانە هەڵسوکەوتمان لەگەڵ خودی خۆمانە ئایا ئێمە چەندێک طاعەتی خواکەین و چەندێک معسیەتەکەین وەکو مسلمان ئەڵێم ئێمە من و تۆ ئەمجا خەڵکی تریش ئەمجا معاملەمان لەگەڵ ژنەکەمانە ژنیش معاملەی لەگەڵ مێردەکەیە چەندێک طاعەتی خوا ئەکەین لە ماڵ و مناڵمانە یعنی ئەمە زۆر گرنگە من چۆنم لەگەڵ ژنەکەمان ژن کە لەو دیوە دانیشتون خوشکان چۆنن لەگەڵ پیاوەکانیانە خوا ئایا فەرمانی خوا جێبەجێ ئەەکەین وەکو خۆی هەروەها لەگەڵ مناڵەکانە لەژێر دەستمان هەروەها معاملەمان لەگەڵ کەس و کارمانە چۆنین ئایا بەو شێوازەین کە خوا و پێغەمبەری خوا ئایانێ ئەو زۆر گرنگە بینە خۆمانە یا ئەیها الذین آمنوا خوای تعالی لە قورئانە نصیحەتمان نەکاو ئامۆژگاریمان نەکاو ئەمجا فەرمێ بانگمان نەکاو فەرمێ قوا ئەنفوسەکم وەئەهلیکم نارا خۆتان و ماڵ و مناڵتان بپارێزن لە ئاگری جەهەنەم ئەو ئاگرەی کە وەقودها الناس والحجارة خوا پەنامان بدە گرنگترین ئەو پندانەی کە ئەمە ئەبێ وەریگرین لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە کە بزانین جوانترین شت لە ئینسانە ئەم قسانە والله ضرورە ئێمە بە جوانی گوێی بۆ بگرین زۆر گرنگە بە جوانی گوێ بۆ ئەم کەلیمە وشانە بگرین جوانترین شت لە مرۆڤە لە هەموو مرۆڤەکە نەک تەنها مسلمان مەبدەئی بوونە پێویستە ئینسان مەبدەئی هەبێ بەرنامەی هەبێ چجا ئەو مەبدەئی ئیسلام بێ بەرنامەی آخر پێغەمبەری آخر زەمان بێ پێویستە ئینسان لەسەر مەبدەئەکەی بەردەوام بێ تەنازول نەکا حتا وەرەو ئەگەر ڕوحی خۆشی داناوە هەموو شتێک هاتە قوربانی ئەو مەبدەئە پاک و جوانە کە بەرنامەی خوای پەروەردگارە بۆ ئێمەی مرۆڤ پێویستە ئینسان مەبدەئی بێ و قوربانیش بدە لە پێناوی ئەو مەبدەئەیە الذين آمنوا يعني أما آيات القرآن خوای تعالی فەرمێ الذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله ئەوانەی کە ئیمانیان هێناوە پاشان کۆچیان کردووە پاشان لە پێناوی خوایە کۆشش ئەکەن یعنی قوربانی ئەدەن بأموالهم وأنفسهم بمال وبنفسيان أأوانا أعظم درجة عند الله أأوانا لو بايان لا خوای تعالى زور برزة وأولئك هم الفائزون أوانا كأي بنوا زور گرنگە بزانین کە ئەم دینە تەنها وتن یەک نییە بەدەم و دوای قاچی لێ درێژکەیت و پارە لە حرام ژیانت بە حرام بەس چییە تۆ بسڵمانی و های لە مزگەوتە و على ئەساس دەی بۆ مزگەوت و ئەم زوانت بەرەڵا کردێ بەم لاو بەولایە قسە بە خەڵکەکە بوختیان ئەکا
غیبەت ئەکا هەر چی شتی خراپەیە دێتە دەمتە و ئەو پەنجانەتیش بە هەمان شێوە و خۆشت ناوناوە مسلمان نە حەقی ماڵە دەی نە حەقی مناڵە دەی نە حەقی خزم و کەسوکارە دەی نە حەقی مسلمانان ئەدەی بەسەر تۆ ئەمە خۆ خەڵەتاندنە بەڕێزان خۆ خەڵەتاندنە واللهی بەڕێزان ئەگەر شەو و ڕۆژ ئێمە لە مزگەوتا بین شەو و ڕۆژ ئێمە لە مزگەوتا بین و خەریکی نوێژ بین کەوتم شەو و ڕۆژ ئێمە لە شەو و ڕۆژێکە جاری وایە ئەگەر ئەوانەمان پێنج فەرزەش دێ بۆ مزگەوت سەعاتێ نیمان لە مزگەوتە ئەگەر تۆ 24 سەعاتەکە نەخەوی هەر لە مزگەوتا بی شەو نوێژی بکەیت و بە ڕۆژ بی واللهی ئەگەر تەئیدی زاڵم بکەیت و لەگەڵ زاڵما بی یعنی وەک ئەوە وایە تەنها خۆت بخەڵەتێنی هیچی ترت قبوڵ نییە ئیتر ئەبی ئاگات لە خۆت قوربانیدان تەماشای ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەسحابن بۆ پیان ئەوتری ئەسحابە هەر ناویانت برد یەکسەر تۆ ئیتر ئیمان کاملت دێتە بەرچاو بۆچی چونکە ئەسحابەکان ئیسا سوهەیبی ڕومی کاتێ هیجرەتی کرد لە مەککە کافرەکان پیان زانی ڕۆیشتن ڕێگایان پێگرت وتیان ئەبوو یەحیا نازناوەکەی ئەبوو یەحیا بوو خۆی سوهەیبی ڕومیە وتیان ئەبوو یەحیا تۆ کاتی هاتیتە مەککە هیچت نەبوو لەناو مەککەیە تجارەتت کرد و دەوڵەمەند بووی ئەتەوێت دەرچیت و ماڵ و سامانەکەت لەگەڵ خۆتا ببەیت بەخوا نایەلین بچیت ڕێگایان پێگرت ئیتر زۆر محاولەی کرد و ئەمانە هەر ئەوان هینیان وتی بەخوا زۆرم لێ بکەن تیرۆکەوانێکی پێ بوو بەگشت تیرێکێکان نەکوژم بەس من ئەمرم پێ نەکراوە لێتان بکوژم چیتان لە من ئەوێ وتیان بەخوا چی پارەت هەیە ئەبێ داینێ ئەو جاڕۆی ئەوی شوتی پارەکەم ئەوەی کە پێمە ئەمانەیە شتێکی کەمی پێ بوو بیبن و پارەکە و سەروەت و سامانەکەم لە فڵان شوێنە بڕۆن هەمووی ببن گرنگەوەی من خۆم بڕۆم بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و کۆچ بکەم کاتێک گەیشتە مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بردێەوەی و قازانجی کرد ئەبوو یەحیا ربح ئەبا یەحیا يعني حمو مالك إمامي أبو بكر چەند جار ئیفلاسێک کرد ئاهاتە سەر سفر و بە تایبەتی لە کاتی کۆچە ئاهاتە سەر سفر يعني هیچی نەئەما هەمووی لە پێناوی خۆیان بەخشت چەند جار بۆیە ئەبوو بەکر لە هەمووان گەورەتر ئیتر ئەو باس ئەوە ناکەم ئەسحابەت چۆن ڕۆحی خۆی ئەکردە فیدا لە پێناوی خۆیە لە جەنگێک لە جەنگەکانە ئەسحابەیەکە گەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەو بەهەشتەی بۆ کردین کە ئێمە لە پێناوی ئاجەنگین ئەو خۆشی ئەو بەهەشتە ئەڵێ ئەسحابەیەک هەڵسا فەرمووی ئەی پێغەمبەری خوا يعني ئەگەر من ئێستا ئەمڕۆ بکوژرێم ئەڕۆم بۆ ئەو بەهەشتە فەرمووی یەکسەر ئەفەرمێ هەڵسیا دەستی کردە ناو ئەو هینەی کە شتیتی هەڵەگەر گیرفانی بێیان جانتایەک بێ بەدەستەوە چەند خورمایەکی تیا بوو هەڵی گردبوو لە کات جەنگا بیخوا بۆ ئەوەی کاتی برسیە بێ فڕەیدا و شمشێرەکەی گردەدەستەوە ڕۆیشت کەوتە ناوکە وتیان ئەی بۆچی فەرمووی ئەو خورمایانە زۆرە تاخیرم کەن لە بەهەشت شمشێرەکەی گردەدەستەوە حتا نەکوژرا بەناو کافرەکانە چولیان یەکوشت و بەم دیوە بەو دیوە ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەڕاستی ئەمە لەگەڵ خوایان ڕاستی کرد بۆیە خوای تەعالاش لەگەڵ ئەوە ڕاستی کرد ئەسحابەکان ئاوا بوون بەڕێزان ئێمەش ئامادە نین لە پێناوی خوایە قسەیەکمان پێ بکرێت لە پێناوی خوایە يعني زۆر بەمان ئەسڵەن زۆرێک لە مسلمانان کە بەناو مسلمانن زەکات نادەن خێر ناکەن و ئەزانن ئەگەر خێرێ بکەن و ئەزان لە ماڵیان کەمە بێتەوە نازان بەرەکەت ئەکەوێتە ماڵیان زۆر گرنگە بەڕێزان هیجرەت ومان پێ بکە وحدەتمان هەبێ یەکگرتنمان هەبێ چونکە بەڕاستی بە یەکگرتنی مسلمانان ئەتوانن سەرکەون بەسەر دوژمنەکانیان بەڵام ئەگەر پەرتەوازە بن حزب حزبیانە ببێ ئەگەر هەرکێ بۆ خۆی ببێ هەر کەسێک و بۆ لایەک ڕای کێشێ واللهی قەت ناگەینە ئەنجام بالعکس دژمن زاڵە بێ بەسەرمانە و کاری ئەوەی کە دژمن زاڵ بۆ بەسەرمانە ئێمە واین ئیسا هەر ملەتی کورد تەماشاکە بەڕێزان بۆ زاڵمان ئاوامان پێکەن بە حیاتی چەند ساڵە ئێمە حکومەتی خۆمانمان نییە ئێمە دەوڵەتی خۆمانمان نییە بۆچ چونکە بەردەوام ئێمە دووبەرەکیمان تایە و پیرەمێردی شاعیر لەو بارەوە زۆرە فەرمێ کە کورد هەتا ئەبەد ناگا بە ئەنجام چونکە هەر کەسێ بۆ خۆی یەکێ بۆ لای خۆی ڕایەکێشی خوا پەنامەمدە داواکارم لە خوای پەروەردگار بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ایمان بخاتە دڵەکانمان و دامەزرامان بکە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە لەو مسلمانانە بین کە بە قسە و بە کردار ڕاست بکەین لەگەڵ دینداریەتی خۆمانە یا ڕەبی خوایە لەو مسلمانانە نەبین کە بەستەنها دەممان هەبێ و بەڵام کردەوەکانمان لەگەڵ دینداریەتیە نەگونجێ یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت هەر مسلمانێک احتیاجێکی یا ڕەبی خوایە بۆی جێبەجێ بکەی هەر مسلمانێک قەرزارە خوایە بۆی ئاسان بکەی یا ڕەبی خوایە هەر مسلمانێک
حەزی لە کارێکی خێرە خوایە بۆی ئاسان بکەی یا رب العالمین، خوایە کار بەدەستانی ئەم وڵاتە چاک بکەی، دادپەروەر بکەی، وایان پێ بکەی خەمی ئەم ملەتە بخۆن یا ربی خوایە، هەر کار بەدەستێکیش خەمی ئەم ملەتە ناخوا، ئەم ملەتە لە لای ئەو خەم نییە، گرنگ ئەوەیە لە لای گیرفانی پڕ ببێ، گرنگ ئەوەیە ماڵ و مناڵی خۆی تێر بێ، یا ربی خوایە ئێمە ئەو کار بەدەستانەمان ناوێ، خوایە لە کۆڵمانی کەیتەوە، یا ربی خوایە کەسانی باشتر بخەیتە شوێنەکانیان، کەسانێک کە خوا بناسن کەوا بەزەییان بە خەڵکا بێتەوە، یا ربی خوایە کوردستان لە دەستی زاڵمان پارێزراو بکە. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. مسلمانانی بەڕێز خوشکورا بەڕێزەکانم، ئەم مانگە کە یەکەم مانگی ساڵی تازەی کۆچیە کە پێی ئەوترێ مانگی محەڕەم، مانگێکە بەڕێزان زۆر پیرۆزە، مانگی محەڕەمی الحەرامی پێی ئەوترێ. پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم لحديث صحيح أفرمي أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم. أفرمي باشترين روجو لدواي مانجي رمضان، روجو قرتنا لا مانجي محرمي حرامة، مانجي محرم مانجي روجو قرتنا، مانجي كواخر وباداشتي زور زور قولي إنسان روجو تيا بقري، حتى بيغمبر أفرمي لدواي رمضان أم مانجي لهمي بيروسل. ولما انقشع يبدو روجێکی زیاد لە حد پیرۆزمان هەیە کە تەکیدی زۆر زۆری تیا کراوە، ئەویش طبعا لە هینەکان و دەستی پێکەمەوەی کە کەبن 13 و 14 و 15 ئەم مانگە زۆر زۆر گرنگە ئینسان ڕۆژوو تیا بگرێت، 13 14 15 و ڕۆژانی دووشەمان هەر زۆر جەختی لەسەر کراوە، هەروەها پێنجشەمانیش، و بە تایبەتی تر لە هەمووی زیاتر ڕۆژی دەیەمی محەڕەمە، ڕۆژی دەیەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردو و ناوی ناوە عاشورا. عاشورا یعنی لە عەشرەی محەڕەمەوە هاتووە. ئەو عاشورایە خوای تعالی موسای عليه السلام و قەومەکەی لە دەستی فرعونی زاڵمی ستەمکار ڕزگار کرد، بۆیە بەنی ئیسرائیل ئەو ڕۆژیان ڕۆژوو تیا ئەگرت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئێمە ئەحەقترین بە موسا، چونکە موسا لەسەر دینی خوا بووە، لەسەر دینی ڕاستەقینەی خوا بووە، بەڵام جوولەکەی ئێستا لەسەر دینی ڕاست نین، لە ڕاستیە لا یەنداوە لە دینە ڕاستەکە، بۆیە ئێمە ئەحەقترین بە موسا. بۆیە پێغەمبەری خوا فەرمانی کرد ئەم ڕۆژە بە ڕۆژوو مسلمانان بە ڕۆژوو بن، حتی لە ئەوڵەوە پێش ئەوەی ڕەمەزان دابەزێت ڕۆژووی عاشورا فەرز بوو لەسەر مسلمانان، بەس کە خوای تعالی ڕەمەزانی فەرز کرد ئیتر ڕۆژووی عاشورا بوو بە سنەت، گرتنی خێری زۆرە. لە حەدیثا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أحتسب على الله أن يكفر السنة التي قبله، داواکارم لە خوای پەروەردگار ببێتە کەفارەتی هەر کەسی ئەم ڕۆژە بگرێ، ببێتە کەفارەتی ساڵێ گوناحەکانی پێشووی، یعنی خێرەکەی زۆر زۆرە. و لە حەدیثی شاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر من بمێنم ساڵی داهاتوو نۆیەمەکەشی ئەگرم، یعنی تاسوعاش ئەگرم، نۆ و دەی، چونکە لەبەر ئەوەی مخالفەی جوولەکە بێ، ئەوان دەیان ئەگرت بەتەنها بۆ ئەوەی مسلمانان مخالفەیەکیان هەبێ. زۆر گرنگە ئینسان لەگەڵ کافرانە عیبادەتەکانی جووت نەبێ بەڵکو جودا ببێ، بۆیە پێغەمبەر فەرمووی ڕۆژی نۆیەمیشی ئەگرم ئەم ساڵ ئەگەر بمێنمەوە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیتر قەدەرەن نەمایەوە تا دوای ئەوە. بۆیە بۆ ئێمە ئەوە هەر ئەبێ بە سنەت ئینسان ئەگەر توانێت نۆیش بگرێ و دەیش بگرێ، ئەکەوێتە چی ڕۆژێ لێکەوە خۆتان حسابی کەن، دوێنێ یەکی محەڕەم بووە، ئەمڕۆ دوی محەڕەمە، حسابی بکەن ڕێک ڕۆژی جمعەکە نۆی محەڕەم، ڕۆژی شەمەش ئەکا دەی محەڕەم. بۆیە گرنگە ئینسان بیگرێت. لەوانەیە مسلمانێک لەو ڕۆژانەی ئەوە دروستە بێ، ئایا دروستە نۆبەت دەی بەتەنیا بگری، یعنی بەس ڕۆژی شەمە کۆمەڵێک مسلمان هەڵەسن لە خۆیانەوە بەبێ شارەزابوون، ئەڵێ نا دروست نییە ئیلا ئەبێت جمعە و شەمە بەیەکەوە بگری، بەڵێ باش وایە جمعە و شەمە بەیەکەوە بگری، بەڵام ئەمە ڕۆژووی سەبەبدارە، یعنی ئەگەر ئینسان تەنها شەمەکەش بگرێ هەر دروستە، بەڵام جمعە و شەمە بەیەکەوە بگرێ جوانتر و پوختر و باشترە. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا